بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. ناسنامەی پەرتووک. ناوی پەرتووک سەرکەوتنی قوتابی. ناوی نووسەر سالار هەولێری. پێداچوونەوە سندوس علی عباس، مامۆستا دلاوەر شێخ محەممەد، مامۆستا ڕێبوار محەممەد ئەمین. بیچنین خودی نووسەر. نەخشەسازی کتێبخانەی حاجی قادری کۆیی. چاپ دووەم ساڵی 2012. چاپخانەی باس. سەرپەرشتی چاپ نەهرۆ محەممەد. تیراژ 3000 دانە. نرخ 2000. خوێندنەوەی ئیدریس مەلا موحسین. کارە دەنجەکان ڕێبین کازم محەممەد. پێشەچی و ڕاو سەرنجی کاک ڕێبوار محەممەد ئەمین. ئەگەر سەرنجێک بدەین بە ژیانی ئەو کەسانەی کە سەرکەوتوو بوون لە ژیاندا لە هەر بوارێک بێت، دەبینین کەوا ئەمانە لە ڕێگای سەرکەوتنەوە زۆر کەوتون و هەڵساونەتەوە و توانی و یانە زاڵ بن بەسەر کۆسپەکانی سەر ڕێگایان. گرنگ و پێویست ئەوەیە لە هەر کەوتن و زەرمەند بوونێک لە ژیانماندا پند وەربگرین و چاو بخشێنین بەو هەڵانی کە بوونەتە هۆکاری کەوتنمان و هەوڵ بدەین کە دووبارەی نەکەینەوە. لەم نووسراوەشدا کاک سالار توانیویەتی زۆر سەرکەوتوانە پند لە ژیانی خۆی وەربگرێ و ئەو پند وەرگرتنەشی کردووە بە پەرتووکێکی بە پێز و بەهێز. هەروەها بەوەی کردوویەتی بە 33 خاڵ و بنەما بۆ ئەوەی هاوڕێ و دۆست و هاوپۆل و خوێندکارەکانیشی لێی سودمەند بن. پێویستە ئاماژە بەوەش بکەین کەوا ئەمڕۆ خوێندن و فێربوون هونەری تایبەتی خۆی هەیە و چەندین زانست باس لەو هونەرە دەکەن تا بە شێوەیەکی خێرا و ئاسان کاریگەر بتوانین فێربین. بۆ نمونە فۆتۆ ڕیدینگ، سپید ڕیدینگ، ڤیژوەڵ کوانتەم لێرنینگ، ئەکسەلێرەیتینگ لێرنینگ هەتا دوایی. بۆیە چەند لە زانست و هونەری خوێندن بزانین ئاوا خوێندنەکەمان کاریگەرتر و بەرهەمدارتر و نایابتر دەبێت. سوپاس و دەستخۆشی بۆ کاک سالار هەولێری بۆ ئەم کار و هەوڵدانەی. هیوای سەرکەوتن بۆ ئەو سەرجەم قوتابی و خوێندکاران دەخوازم. ڕێبوار محەممەد ئەمین، پسپۆر و ڕاهێنەر لە بواری گەشە پێدانی مرۆیی، دەی 2017. پێشەچی و ڕاو سەرنجی کاک دلاوەر شێخ محەممەد. بێگومان دوای خوێندنەوەی ئەم بەرهەمە پڕ لە ڕێنمایی و ئامۆژگاریە بە پێویست بزانی کە چەند وشەیەک بکەم بە ملوانکە و بخەمە ملی یەکە یەکە ڕستە پڕمانە و جەوهەریەکانی بە شێوەیەکی گشتی لە هەر شوێن و قوشبنێکی ئەم گێتیەدا کە لێن و بۆشایی زۆر هەن و پێویستیان بە پڕکردنەوە هەیە. جا هەر کەسێک بە پێی توانای هزری و جەستەی خۆی هەوڵی پڕکردنەوەیان بدات ئەوە باشترین کەسە. ئەم بەرهەمە سەرەڕای دابینکردنی کەش و هەوایەکی گونجاو و لەبار و خۆپاراستنی لە رەخنەی ڕوخێنەر و ساڕەشکردنی برینەکان و گرنگیدانت بە کات و دانانی خشتە بۆ وانەکانت، هەروەها تاموچێژێکی تایبەتی ڕۆحت پێدەبەخشێ. خاوەنی ئەم بەرهەمە جوانە توانیویەتی ئەم نیشانەیە بپێچێ و وا لە خوێنەر و قوتابی بکات کە جگە لە هاندەری دەرەچی هاندەری ناوەچی خودی خۆیت لا دروست بکات. هەرچەندە ئەم بەرهەمە دیارێکی بەنرخە بۆ تۆی قوتابی، هەر بۆیەش نووسەر ئاماژەی بەو خاڵە نەکردووە. بەڵام من بە پێویستی دەزانم بۆ مامۆستایانی بەڕێز و لایەنی بەرپرس و پەیوەندیدار لە وەزارەتی پەروەردە کە ئەم ڕێنماییە سەرەکی و بنەڕەتیانە ڕەچاو بکرێ کە ئەمەش هەر دەگەڕێتەوە بۆ سودمەندبوونی خوێندکار. ئەلیف نابێ مامۆستا هیچ جۆرە جیاوازیەک بکات لە نێوان قوتابیەکانی وەک لە ڕووی ئاین و بیر و ڕاو ئایدۆلۆژیای سیاسی و خزم و ناسیاوی. بە نابێ مامۆستا تونند و تیژ و دەمارگیر بێت بە سووک سەیری قوتابی بکا و ڕێزی نەگرێ. جیم پێویستە مامۆستا قوتابی فێری متمانە بەخۆبوون و ڕاهێنان لەسەر خوێندنی بکات، نەک ترساندن و ڕوخاندنی ئەو ورە و توانایەی کە هەیەتی. دال لە ڕووی دەرونی و چۆنیەتی هەڵسوکەوت دەبێ مامۆستا خۆی شارەزای قۆناغەکانی ژیانی قوتابی بکات
بە تایبەتی قۆناغی هەرزەکاری. ها پێویستە جیاوازی لە نێوان وانەکان نەکرێ و هەموو وانەکان بخوێندرێ و ئەنجام بدرێ، بە تایبەتی وانەی وەرزش و هونەر و هەتا دوایی کە لە زۆر قوتابخانەدا فەرامۆش کراون. هیوام وایە قوتابیان و مامۆستایان و خوێنەران سوودمەند بن لەم پەرتووکە نایابەی کاک سالار کە جێگەی دەستخۆشیە. دلاوەر شێ محەممەد، مامۆستا لە قوتابخانەی سێبیران، کۆمەڵگای سێبیران، 8/8 2007. پێشەچی و ڕاوسەرنجی خوشکە سوندوس عەلی عەباس. ئێمەی مرۆڤ و ئادەمی پێویستە ئەوە بزانین کە تا دەمرین هەر قوتابین، چەندی بزانین هەر کەمە. چەندە بزانین و زانست و زانیاریمان هەبێ لە هەموو بوارێ ئەوەندەش بەختەوەر و شارەزا و دوور لە ناخۆشی و نەخۆشیەکانی ژیان دەبین. پاش ئەوەی ئەم پەرتووکەم خوێندەوە و پێدا چوومەوە و بە پێویستم زانی بەم شێوەیە ڕاوسەرنج و پێشەچی بۆ بنووسم کە ئەم پەرتووکەی بەردەستت سوودێکی زۆر و پاڵنەرێکی مەز نەبووت ئەگەر بیخوێنیتەوە و پەیڕە و گوێڕایەڵی ڕێنماییەکانی بیت. بنەما و بناغەیە بۆ زانینی چۆنیەتی خوێندنەوە و خوێندنێکی بەرهەمدار و بەدەستهێنانی نمرەیەکی چاک و سەرکەوتنێکی گەورە. من لای خۆم دەستخۆشی ئەم ماندووبوون و کارە جوانەی لێ دەکەم، هیواخوازم جێگەی سوود و ڕەزامەندی خوێنەرانی بێت. دەبێت هەموو لایەکمان ئەوە باش بزانین کە دەبێت خوێندن حەز و خولیامان بێت، پێش هەموو شتێک ئینجا خوێندن و هەوڵدان بۆی. دواتر بەرهەمەکەیەتی کە سەرکەوتن و گەیشتن بە ئامانجەکانمانە کە زۆر نزیک و ئاسان دەبێت. هەروەها هەموو کارێک پێویستی بە لێزانی و شارەزایی و هونەری ئەنجامدان هەیە و ئەم پەرتووکەش بەشێکی گرینگە لە هونەری خوێندنی سەرکەوت و بەرهەمدار. سوندوس عەلی عەباس قوتابی یەکەمی سەر ئاستی شاری هەولێر و پێنجەمی سەر ئاستی کوردستان لە پۆلی شەشەمی وێژەی لە ساڵی خوێندنی 2006-2007. 9/9/2007. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی نووسەر، ئەم کاتە و گشت کات و ساتەکانی ژیانتان لە خۆشی و شادی و سەرکەوتندا بێت. ئەی قوتابی و خوێندکارە بەڕێزەکان، ئەی ڕۆڵە و نەوە دڵسۆز و بە ئەمەکەکانی دواڕۆژی گەل و وڵاتەکەمان، خۆشحاڵم کە بەم پەرتووکە خزمەتێکتان پێ بگەێنم. منیش وەک ئێوە قوتابیەک بووم، لە سەرەتای خوێندنم زۆر زیرەک بووم و نمرەکانم هەمووی بەرز بوون، بەڵام دوای چەند ساڵان زۆر پێچاوانە بۆەوە و بەرەو دواکەوتن و تەمبەڵی ڕۆیشتم. ئەوەی ئێستا و لێرە مەبەستم بێ و جێگەی گەنجی پێدان و باسکردن بێت، سوودوەرگرتن و پەندوەرگرتنە لەو ئەزموونە و تاقیکردنەوانەی ژیان، هەم بۆ خۆم کە زۆر باش دەیزانم و سوودم لێی وەرگرتووە و هەروەها بۆ ئێوەش. هەر بۆیەش حەزم کرد براو خوشکە قوتابی هاوڕێگا و هاوشێوەکانم لێی بێبەش نەبن. بۆیە بەم کارە هەڵسام کە ئەم پەرتووکەی بەردەستە کە دڵنیام زۆر سوود و کەڵکی لێوەردەگیرێ. ئەگەر گوێڕایەڵی بیت و بەڕێنیشان دەرتی بزانی، بۆ دەبێتە بناغەی کۆشتی سەرکەوتن و سەربەرزی و بەختەوەری. ڕاستە لە عەرش تاک و قوڕش کەس بە دۆی خۆی ناڵێترش. دوای خوێندنەوەی ئەم پەرتووکە لەوانەیە ڕاستیەکانت لا ڕوونتر بێت، چونکە لە خوێندنگە و قوتابخانە و بازاڕی مەلزەمە و کتێب فرۆشان دەبینین کە هەموو وانەیەک مەلزەمەی خۆی هەیە، جاوانەی وا هەیە زیاتر لە مەلزەمەیەکی هەیە، هەریەکە و بە جۆر و شێوازێک و هەریەکەی مامۆستایەک دایناوە کە لە ڕاستیدا سەرەڕای ئەوەی ئاسانکاریە بۆ قوتابی، بەڵام لە هەمان کاتدا شێواندنیەتی و وای لێ دێت تەنیا پشت بە مەلزەمە و خوێندن ببەستێ بێ ئەوەی بزانێ و بنەما و هۆکارەکانی سەرکەوتن و خوێندنی بەرهەمدار چییە و چۆن بەدەست دێ. تا ئێستاکە مامۆستایان و ڕێنماییکاران هەر دەڵێن بخوێنن یان قوتابی بەخۆی هەر هەوڵ دەدات و دەخوێنێ، بەڵام تا ئێستا نەگوتراوە و نەنووسراوە، بیر لەوە نەکراوەتەوە کە ئایا چۆن بخوێنین. هەروەها هۆکار و بنەماکانی دەرچوون و سەرکەوتن چین. جامن لەو پەرتووکە بچووک و خنجیلانەدا کە ئەمە بۆ دووەم جارە چاپ دەکرێتەوە، هیوام وایە سوود و خزمەتێکتان پێشکەش بکەم کە پێکهاتووە لە 33 ئامۆژگاری و ڕێنمایی و بنەما و هۆکار بۆ ئەوەی خوێندنەکەت بەرهەمدار بێ و
سەرکەوتوو بی و نمرەیەکی باش بەدەستبێنی، هەروەها ببێتە یارمەتی دەر و بنەما و بناغێک بۆ ئەوەی نمرەیەکی باش و دەرچوون و سەرکەوتن بەدەست بێنی. سالار هەولێری 1/1/2012. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. چەند تێبینیەکی پێویست لاپەڕا 23. یەکەم، لە چەند شوێنێک هەندێک نووسین و نمونە و بەسەرهاتم هێناوەتەوە کە پێم وایە لەلایەکەوە زیادەیە و دەرچوونە لە باسەکەمان. لەلایەکی ترەوە پێم باش بوو کە هەبێت بۆ ئەوەی زەردەخەنە و خۆشیەک و بەردەوامیەک بە خوێنەر ببەخشێ و تا لە نووسینەکانم بێزار نەبن. دووەم، بۆ سوود وەرگرتنت لەم پەرتووکە تکایە تەنیا خوێندنەوە نەبێ و بەس، بەڵکو بەکرداریش بێت، چونکە هەمومان دەزانین ئەنجامی قسەی زل و گەورە و بێلایەنی کردداری چییە و بەچی دەگات. سێەم، هەر خوێنەرێکی بەڕێز هەر ڕەخنە و تێبینێکی هەبوو بە سوپاسەوە لێی وەردەگرم، ئەویش بە ئاگادارکردنەوەم بۆ ئەوەی لە چاپ و کار و بەرهەمەکانی تریشم سوودی لێوەربگرم. سالار هەولێری 0750 495 83 31. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. یەکەم، لە سەرەتادا ناوی خوای گەورەی لێبێنە و نیاز و مەبەستت یەکلایی بکەوە. لاپەڕا 25. خۆت ڕابێنە لەسەر ئەوەی پێش ئەوەی دەست بە هەر کارێک بکەی بە تایبەتی دەستکردن بە خوێندنەکەت ناوی خوای گەورە بێنی و اینجا دەست بە خوێندنەکەت بکەی. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەفەرموێ هەر کارێک ناوی خوای گەورەی لەسەر نەهێنرا ناتەواو دەردەچێ. هەروەها لە چەندین شوێن و جێگەی تریش لە فەرموودەکان و ئاەتە پیرۆزەکانی قورئان ئاماژە بە گرنگی و بەناوهێنانی خوای گەورە کراوە بۆ ئەوەی خوای گەورەش پشتیوانمان بێت. هەروەها پێویستە مەبەست و نیازت یەکلایی بکەیەوە و بزانیت و هەست بکەی بەوەی کە بۆچی دەخوێنیت، چونکە بێ دیاریکردنی ئامانج و مەبەست هەمیشە شکست دێنی، وەک ئەو کەسێک کە لە ماڵ دەچێتە دەرەوە بەڵام بیری لەوە نەکردوتەوە و ئەو شوێنەی دیاری نەکردووە و نەیکردووە بە ئامانجی، بۆیە هەر دەڕوات و ناگات بە هیچ. جاگلەی لە بەخت و چاری خۆی دەکات و دەڵێ خوایە گیان بۆ پێی ناگەم، هەردوعا دەکات و دەپاڕێتەوە کەچی هەست بەو نەزانیەی خۆی ناکات. جابا ئێستا بکەینە سەرەتا و ناوی خوای گەورەی لێبێنین و ئامانجەکانمان دیاری بکەین کەوا بۆی هەوڵ دەدەین. اینجا خوای گەورەش وەڵامی نزا و پاڕانەوەکانمان دەداتەوە ئینشاء الله. دووەم، گوێ بە قسە ڕوخێنەرەکانی خەڵکی و هاوڕێکانت مەدە. لاپەڕا 27. قوتابی سەرکەوتوو ئەو کەسەیە کە هەمیشە گەشبینە و دڵنیایە کە سەرکەوتوو دەبێت، هەرگیز گوێ بە قسە ڕوخێنەرەکانی خەڵکی نادات، هەر هەوڵ دەدات تا بە ئاوات بگات. پند لەم دوو بەسەر هاتە ڕاستەقینەی خۆم وەرگرا. ئەلیف، کاتێک کە پۆلیسەی ناوەندی بووم زۆر لە خەڵکی و لە هاوڕێکانم دەیانگوت پۆلیسێ زۆر زەحمەتە، وانەکانی گران و قورسن، زۆر زەحمەتە لی دەربچی، لەوانەیە بە 2 ساڵ پۆلیسێ تەواو بکەی. من بینیومە، دەزانم چۆن ئەوە 2 ساڵە بەردەوام دەخوێنم، هەوڵ دەدەم ئینجاش دەرناچم. ئەم قسە ڕوخێنەرانە و چەندان قسەی تری بێبنەما کە تازە بۆم دەردەکەوێ بێبنەما بوون. زۆر کاریگەریان لەسرم هەبوو، تاوام لێ هات لە پۆلیسێ دەرنەچووم. گرنگ ئەوە نییە هەڵام کرد و بەم جۆرە قسانە ورەی خۆمم دابەزاند، نەمخوێند، لە ئەنجامیشدا دەرنەچووم و ماندووبوونی ساڵێکم بە فیرۆ ڕۆشت. نەخێر، گرنگ ئەوەیە کە مرۆڤ هەڵەیەکی کرد و لێی زەرمەند بوو، پێویستە و گرنگە پندی لێوەربگرێ. یان گرنگ ئەوە نییە کە کەوتوین و دەکەوین، بەڵکو گرنگ ئەوەیە کە بزانین چۆن هەڵدەستینەوە. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەفەرموێ هەموو ئادەمی زادێک هەڵە دەکات و شایەنی هەڵەکردنە، بەڵام باشترینی ئەوانەی هەڵە دەکەن ئەوانن کە زوو پەشیمان دەبنەوە و دەگەڕێنەوە. بە کاتێک کە بیرۆکەی دانان و نووسینی ئەم پەرتووکەم بۆ هات، حەزم کرد ڕای هەندێک لە قوتابی هاوڕێ نزیکەکانم وەرگرم سەبارەت بە چاپکردنی، چونکە نەدەوێرام و دەترسام لەوەی کە بە هەموو کەسێکی پیشان بدەم، نەوەک لەسرم بیکەن بە نوکتە و بڵێن تۆ لە پۆلیسێ خۆت دەرنەچووی، دەتەوێت ئامۆژگاری قوتابیانیش بکەی، کەچی هەرواش دەچوو کە بیرم لێی دەکردەوە. جا زۆر ئاگادار بە، هەرچەندە من دڵم لێیان نەڕەنجاوە،
چونکە دەزانم هەر ئەوەندە دەزانن. هەر یەکەیان بە نوێترین شێواز و کۆمیدیترین جۆر هەوڵی ڕخاندن و گاڵتە پێکردن بوون بە خۆم و بیرۆکەکەم. بەڵام زۆر بە هەڵەداچوو بوون. باب و باپیرانمان گوتویانە بەو کەسە دەڵێن ئاقڵ و هۆشیار لە شوێنێک دوو جار پەیوە نەدامار. دەبێ من ئەوەندە نەزان بم کە هیچ سوود و پندم لە قسە ڕوخێنەرەکانی ئەوان وەرنەگرت بێ کە وەریاندا دەبەزاندم. ساڵی پار تاک و دەرنەچوم لە پۆلیسێ، نەخێر کۆڵم نەدا و بۆ ئەوەی بە ئەوان و سەدانی وەک ئەوان و خوێنەرانی ئەم پەرتوکەش بسەلمێنم کە من و تۆ و ئەوان و هەمومان چیمان لێکتر کەمتر نییە. ئەوە نەبێ کە جیاوازین لە هەوڵدان و شێوازی هەوڵدان بۆ گەیشتن بە ئامانج. هەروەها هیچ جیاوازیەکمان نییە لە بیر و مێشکماندا. ئەوە نەبێ کە هەندێکمان کاری پێدەکەین و دەزانین بەکاری بێنین، هەندێکیشمان ئەو قسە و بیانوانەمان کردوتە دروشم و ڕێبازمان مێشکم وەرناگرێ و زەحمەتە و گرانە و هەرگیز فێر نابم هەتا دوایی. سێیەم، بۆ ئەوەی وانە و بابەتەکەت لە بیر نەچێتەوە. لاپەڕاسی و یەک، وشەی ئینسان لە زمانی عەرەبیدا لە وشەی نەسیەوە هاتووە، واتە لە بیرکردن، یاخود ئینسان واتە دوو لە بیرکەرەوەکە، کەواتە زۆر ئاساییە هەموو مرۆڤێک تووشی لە بیرچوونەوە بێت. ئەمە یەکێکە لە تایبەتمەندیەکانی مرۆڤ کە خوای گەورە وای داناوە، بەڵام چارەسەر و هۆکاری خۆشی هەیە. بەڵام ئەوەی زیاتر مەبەست و ئامانجمان بێت ئەوەیە کە چی بکەین و چۆن بخوێنین بۆ ئەوەی کێشەی لە بیرچوونەوەمان نەمێنێ، یاخود هەر هیچ نەبێ کەمتر ببێتەوە، بۆ ئەوەی ڕەنج بە خەسار نەبین و بەرهەمی خوێندنەکەمان ببینین. جا لێرەدا ئێمە پێویستە لە هەموو ڕوویەکەوە ئەو خاڵانە بە گرنگ دابنین و ڕەچاوی بکەین کە لەم کتێبەدا کە بەگشتی باسی هۆکار و چارەسەری لە بیرچوونەوە دەکەین، بەڵام بە شێوەیەکی تایبەتی و بە کورتی لەم خاڵشدا باسی دەکەین. زۆربەی هەرە زۆری قوتابیان بە تایبەتی قوتابیە کەم چاڵاکەکان پەنادەبەنە بەر لەبەرکردن بێ ئەوەی لەو بابەتە تێبگەن و لێی ورد ببنەوە. هەر بۆیەش ئەم جۆرە قوتابیانە بە قوتابی سەرکەوتو ناژمێردرێن، چونکە هەروەک خۆیان دەڵێن ئەو بابەتە و وانەی لەبەری دەکەین و لە مێشکمان تۆماری دەکەین زوو لە بیرمان دەچێتەوە. لە کاتی پێویست نایەتەوە بیرمان، کەچی زۆر بابەت و باسی وا هەیە پێویستی بە لەبەرکردن نییە، بەڵام ئەگەر پێویستی بە لەبەرکردنیش بوو دەبێت بە تێگەیشتنەوە بێت. ئەمەش چارەسەری گرفتی لە بیرچوونەوەیە کە چەند هۆکارێک و کێشەیەکن بە چارەسەرکردنیان چارەسەری کێشەی لە بیرچوونەوە دەکرێت. هۆکارەکانی لە بیرچوونەوە ئەمانن: ئەلیف، وردنەبوونەوە و تێنەگەیشتن لە بابەت و زانیاریەکان، بە زۆر زانیاری بە مێشکدان، تێکەڵ و پێکەڵکردنی وانە و بابەتە جۆرا و جۆرەکان. جیم، نەچەسپاندنی ئەو زانیاریانە بە نووسین کە دایان خوێنی و لەبەریان دەکەی. دال، کەمی حەسانەوە و هێمنی و ئارامیدان بە مێشک و لەشت. ها، پێدانەچوونەوە و مڕاجعە نەکردنەوەی ئەوەی کە خوێندوتە و لەبەرت کردووە. واو، لە ڕووی ئاینیەوە نەپاراستنی چاو و گرنگی نەدان بەلایەنە پەرستشیەکان و دەرونیەکان. چارەم، کاتی باش و گونجاو و دیاریکراو دابنێ بۆ خوێندنەکەت. لاپەڕاسی و چار، زانایان و زانستی کۆن و نوێ سەلماندویانە کە بەیانیان کاتی بەسوودە بۆ خوێندن. جا بۆ ئەوەی خوێندنەکەت بەرهەمی هەبێ و لە بیرت بمێنێ ئەوە بەیانیان بخوێنە، بە تایبەتی کاتێک کە لە خەو هەڵسای، چونکە مرۆڤ لەم کاتەدا مێشک و هۆشی حەساوەتەوە و هیچی تری تێدا نییە، بە هیچ خەریک و سەرقاڵ نەبووە. کاتەکانی یاری و خوێندنت لا دیار بێت. زۆرجار دەبێ کاتەکانی تر بە قوربانی کاتی خوێندنت بکەی، نەک بە پێچەوانەوە، چونکە کاتەکانی تر دێنەوە، بەڵام کاتەکانی خوێندن هەرگیز دواناخرێن و ناگەڕێنەوە. هەروەها ئەگەر هەر کاتێشتر خوێندت، ڕەچاوی ئەم خاڵانەی خوارەوە بکە. ئەلیف، ئەگەر هەر کاتێک مێشک و هۆشت سەرقاڵ و ماندوو بوو مەخوێنە. بە شەوان کاتی نووسن بە تایبەتی لە کاتژمێر 11 بۆ 5 مەخوێنە. بە شێوەیەکی گشتی کاتی حەسانەوە خەو نەبێ گەر ناخوێننەکەت بێسوود دەبێ. جیم، کاتێک کە لەشت ماندووە و پێویستی بە پشودانە مەخوێنە. دال، هەرگیز کاتی یاری و نان خواردن و هەتا دوایی مەخوێنە، چونکە هەربیر و هۆشت لای ئەو شتە دەبێت
بە هەر کارێکت کاتێکی دیاریکراوی خۆی هەبێ هەرگیز دوای خواردنی نیوەڕۆ مەخوێنە چونکە بێسوودە ئەگەر بۆ کاتژمێرێکیش بێت هەوڵ بدە پشوو بدەی دواتر بخوێنی. پێنجەم تەمبەڵی مەکە و کاری ئەمڕۆ مەخەسبەی. خۆت وا ڕابێنە هەموو ئەرک و خوێندنی وانەکان لە کات و ساتی خۆیدا بکەی. بێگومان دواخستنی خوێندن و ئەرچی ئەمڕۆ بۆ سبەی یان کاتێکی تر و نادیار نیشانەی تەمبەڵیکردن و حەزنەکردن بەو خوێندن و وانە دەگەیەنێ. ئەگەر تۆ ئەمڕۆ نەتوانی و حەزت لێی نەبێ ئەرک و خوێندنەکەت بە ڕێکوپێکی ئەنجام بدەی، ئایا چۆن حەز دەکەی و توانای ئەو هەموو ئەرکانت دەبێت دواتر کەوا لەسەر یەکتری کەڵەکە دەبن و کە لە ڕابردوودا نەتخوێندووە. سەرنجام کە دەشخوێنی ئەرکەکانت بە ئەنجام دەگەیەنێ و بەناڕێکی و تێکەڵ و پێکەڵیان دەکەی. هەندێک قوتابی هەن کە بەجارێ پشتیان لە خوێندن و بە ئەنجام گەاندنی ئەرچی ڕۆژانە کردووە و هەڵیان گرتووە تا ڕۆژی نزیک بوونەوە لە تاقیکردنەوە و ئەزمونونەکان. جا ئەو کاتیش چێ ناڵێت تووشی نەخۆشی و ناخۆشیەک دێتە پێشەوە و ناتوانانی بخوێنی، یان چۆن دەتوانی وەک قوتابیەک نمرەیەکی باش بەدەستبێنی کە ئەو دووسێ مانگ هەر ڕۆژێ بەلایانی کەم کاتژمێرێکی خوێند بێ، جەنابیشت بتەوێ بۆ ماوەی 3-4 ڕۆژێک بخوێنی و نمرەیەکی وەک ئەو بەدەستبێنی، ئەمە مەحاڵە. جاگرنگی خوێندن و ئەنجامدانی ئەرچی ڕۆژانە زۆر زۆرە. بۆ نمونە تۆ باش لە مامۆستاکەت نەگەیشتووی، کەمێکی لێ تێگەیشتووی، دڵنیا بە هەوڵی خۆتش پێویستە. لە ماڵەوەش کەمێکی تر و لە لای هاوڕێیەکی زیرەکەت کەمێکی تر، لە لای کەسێکی تر کەمێکی تر، بێگومان ئەم هەموو کەمکەمە دەکات زۆر و سەرنجام بە تەواوی و بە باشی تێدەگەی. شەشەم شوێنێکی ئارام و گونجاو بۆ خوێندنت دابنێ. پێویستە لەسەرت شوێنی تایبەتی خوێندنت هەبێ بۆ ئەوەی بە ئارامی و هێمنی وانەکەتی تێدا بخوێنی. دوور بیت لە کاریگەریە وێنەی و دەنجەکان کە مرۆڤ سەرقاڵ دەکەن و لێ ناگەڕێن وا بە ئاسانی ئەوەی دەیخوێنێ و لەبەری دەکەی لە مێشکتدا بچەسپێ و لە بیرت نەچێتەوە یان تێبگەی. جا ئەوە هۆکاری نەبوونی جێگایەکی شاوە کە خوێندنێکی زۆر و ماندووبوونێکی بێوچان دەکەین کەچی بەرهەمیشی نابینین و نییە. دوایین توێژینەوەی زانستی ئەوەی سەلماندووە کەوە ئەگەر بە کارێک خەریک بیت و بە کارێک سەرقاڵ بیت وەک نوێشکردن، خوێندن، حیسابات، ژمێریاری، هەتا دوایی لەو کاتەدا زەنجی مۆبایلەکەی لێدا، ئەوە هۆش و بیری لای خۆی و ئەو کارەی پێشووی نامێنێ و پێویستی بە 45 چرکە هەیە بۆ ئەوەی بیر و هۆشی بگەڕێتەوە باری پێشووی. جا دەبێت ئێمە لە کاتی خوێندندا ڕەچاوی ئەوە بکەین کە بیر و هۆشمان لای خوێندنەکەمان بێت، نەک لە ناکاو گوێبیستی گۆرانیەک بین و یەکەوسەر لەگەڵی بڵینەوە و بیرمان لای خوێندنەکەمان نەمێنێ. جا هەرو گوتم دەبێت شوێنێکی وابێ دوور بێ لە کاریگەریە دەرەچیەکان بەگشتی و کاریگەریە دەنجیەکان بە تایبەتی. هەفتەم زۆربەی کاتەکانت با لەگەڵ هاوڕێ و قوتابی و کەسانی زیرەک بێت. هاوڕێ و دەوروبەرەکەت بتەوێ و نەتەوێ کاریگەری خۆیان لەسرت هەر دەبێ لە هەموو کاروبارەکانی ژانتدا، بە تایبەتی لە خوێندنەکەتدا. جا بۆ ئەمە بەستە دەبێ و پێویستە زیاتر گرنگی و هەڵس و کەوتمان لەگەڵ هاوڕێ و قوتابیانی زیرەک و خەمخۆر لەوانەکانیاندا بێت، چونکە هەندێک قوتابی هەن مەبەستیان خوێندن نییە و تەنیا بۆ کات بەسەربردن و گاڵتەوگە بدێن بۆ قوتابخانە، یاخود مەبەستیان خوێندنە و بەڵام تەمبەڵن و هەوڵ نادەن و دەیانەوێ ماسی بگرن و شەرواڵیان تەڕ نەبێ، دەیانەوێ بە ئاسانی و بێماندووبوون یان ماندووبوونێکی کەم بتوانن وەک قوتابیانی زیرەک و تێکۆشەر سەرکەوتن بەدەست بێن و دەربچن لەوانەکانیاندا. جا بۆ ئەم مەبەستە ئەوان یان هەندێک لەوان هەمیشە حەز دەکەن قوتابی لە خۆیان زیرەکتر نەبێ و هەر لە ئاستی خۆیاندا بێ، ئەمەش لە ئیدەییە. هەروەها تا تەنیا ئەوان دیار و نمونە نەبن لە تەمبەڵی و شەرمەزاری و دەرنەچوون، جا پێویستە لەسەرت هەوڵی چاکردن و گۆڕانکاری دروستکردن بێت لە ناو هاوڕێیە خراپەکانت. هەوڵ بدەی بیان گۆڕی لە خراپیەوە بەرەو باشە، بەڵام ئەگەر ئەو کات بێسوود بوو دەتوانی کڵای خۆت بگری بانەی بات وازیان لەبێنیت و تا تۆش نەگۆڕی وەک ئەوان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. هەشتم زۆر گرنگی بە شیکارکردنی پرسیارەکانی ناوکتێب بدا. خوێندن و لەبەرکردن بەز نییە بۆ ئەوەی سەرکەوتوو لە خوێندنەکەت، بەڵکو پێداچوونەوە و پرسیارکردن و پرسیار شیکارکردن بەشێکی گرنگ و سەرەکیە، بە تایبەتی پرسیارەکانی ناوکتێبەکەت کە لە کۆتایی هەموو بەشەکان کۆمەڵێک پرسیار و ڕاهێنان هەیە تایبەت بەو بەشە. جا پێویستە بۆ ئەوەی خوێندنەکەت لەبیر بمێنێ و
بەباشی لە مێشکدا بچەسپێ ئەوە پاش تەواوکردنی بەشەکە پرسیارەکانیش شیکار بکە. اینجا بڕۆ بۆ سەر بەشێکی نوێ. جا دەتوانی دەفتەرێکی تایبەت دروست بکەی بە ناوی دەفتەری ڕاهێنان و شیکارکردنی پرسیارەکانی وانەی کە ئەمەش سوودێکی ئێجگار گەورەی دەبێت. پوخت و ڕێکوپێک و ئاسان دەبێت بۆ وانەکەت. دەتوانی سوودی زۆری لێ ببینی بۆ ڕۆژی تاقیکردنەوە و ئەزمونەکان. بە هەمان شێوە پرسیارەکانی تاقیکردنەوەکانی ساڵی پار و پێرار و ساڵانی ڕابردوو گرنگی زۆریان هەیە. دەتوانی پەیدایان بکەی، شیکاریان بکەی. قوتابی بەڕێز، تۆ ئێستاکە با لە هەر پۆلێک بیت. ئەگەر یەکەم ساڵتە لەم پۆلەدای، جا لەو کەسانی کە ئەزمونیان هەیە و ئەم پۆلەیان بڕیوە پێویستە پرسیار بکەی. بۆ ئەوەی شارەزا بیت بپرسە لە چۆنیەتی هاتنەوەی پرسیارەکان و چۆنیەتی شێوازی خوێندن و تاقیکردنەوەکان. نۆیەم، بە هیچ شێوەیەک بیر لە کاری ساختە و قۆپیەکردن مەکەوە، خۆتی لێ بەدوور بگرە. هەرکە هەوڵتدا و خوێندنت بە ڕێکوپێکی ئەوە پێویست بە هیچ شت و کەسێک نابێت. بەداخەوە هەندێک لە قوتابیان ئەم ڕێگە هەڵەیان هەڵبژاردووە و پێیان وایە ڕێگایەکی ئاسان و کورتە بۆ گەیشتنیان بەسەرکەوتن. ئەم ڕێگایەش چەند لق و پۆپی لێ دەبێتەوە. چەندین جۆری هەیە کە لە بنەڕەتدا هەمووی یەکە و کارێکی ناڕێک و نەشیاوە لەلایەن زۆربەی ئەوانەی بیری لێ دەکەنەوە و واتێ گەیشتونە. جۆرەکانیشی وەرگرتنی وەڵامی پرسیارەکان لە قوتابیەکەوە بۆ قوتابیەکی تر، قۆپیەکردن کاغەزی بە چەندین شێواز، هەروەها لە ڕێگای مۆبایل، واسیتە و واسیتەکاری هەتا دوایی. من خۆم قوتابی بوومە و بە دوای جۆر و شێوازەکانی و هۆکارەکانی و زیانەکانی داچوویمە و دەشزانم ئەگەر بێت و باسی بکەم بەتەنیا ئەم باسە پەرتووکێکی سربەخۆی دەبێ. جە هەروە گوتم هەرگیز پشت مەبەستە بە کاری ساختە بە هەموو جۆرەکانیەوە. زەرەر و زیانەکانی زۆرن، بەڵام بە کورتی ئەمانن. ئەلیف، وات لێ دەکات هەمیشە لە دڵە ڕاوچە و ترس و شەرم دابیت، بە تایبەتی و زیاتر لە کاتی ئەنجامدانی. چونکە هەمومان لایەکمان دەزانین و نکوڵی لێ ناکرێت دزیکردن لە خوێندن، قۆپیاکردن و کاری ساختەیە. بە کەسێکی سووک و بێتوانە سیر دەکرێ و لە هەمان کاتدا ئیرەی و حەسوودیت پێدەبردرێ، دەبیتە بنیشتە خۆشەی سەرزاری خەڵکی و باست دەکرێت بە خراپە لەلایەن خەڵکی بەگشتی و مامۆستا و قوتابیان بە تایبەتی. کاتێک کە دەربچی و نمرەیەکی باش بەدەستبێنی، چونکە دەزاندرێ بە ڕەنج و ماندووبوونی خۆت نەبووە، جاری وا دەبێ بە خوێندن و حەقی خۆتیشە، بەڵام هەروە سیر دەکرێی وەک ئەو کەسێک کە زۆر درۆ بکات. جاری وا دەبێت ڕاستیش دەڵێ، بەڵام کەس باوەڕی پێ ناکات. جیم، لەوانەیە زۆر جار سەرکەوتوو بیت لە کاری ساختە و قۆپیاکردنەکەت، بەڵام دڵنیا بە ڕۆژێک هەردێ و ئاشکرا دەبی. دال، چەندین کێشە و زیانی تری دەرونی و واتایی و مادی هەیە. هەروەک وتم ئەو هەویرە ئاوی زۆر هەڵدەگرێ. چەندی بیری لێ بکەیتەوە و بە دوواداچوونی لەسەر بکەی، زیاتر زیانەکانیت بۆ دەردەکەوێ. بە دڵنیاییەوە ئەو کات واز لە هەموو جۆرەکانی دێنی، لە بچووکترینیانەوە تا گەورەترینیان. دەیەم، گوێ لە مامۆستاکەت بگرە و با مێشک و خەیاڵیشت لە پۆلدا بێت. سەرەکیترین هۆکار بۆ دەرچوون و سەرکەوتن بوونی مامۆستایەکی باش و هەروەها تۆ وەکو قوتابیەکی گوێڕایەڵ و گوێگربی بۆی. بێجگەلەوەی پێویستە ئامادەبی لە ناو پۆلدا و گوێگربی دەبێت بیر و هۆشت لە پۆل بێت و لای مامۆستاکەت بیت. بەداخەوە هەندێک قوتابی هەن لە کاتی وتنەوەی وانەی مامۆستا بیریان لای خۆیان نییە، هەرتەنیا بەلاشە و جەستە لەنەوە پۆلدان. هەمیشە یان ماوە بیریان دەڕوات و جاداڵغە و خەیاڵ دەیان باتە دنیایەکی تر. جا بە هەر هۆکار و کێشەیەک بێت ئاساییە. جا پێویستە لەو کاتە ناسکە کۆنتترۆلی خۆمان بکەین و بیر و هۆشمان لایوانەکانمان بێت. دواتر کات و ماوە زۆرە بۆ بیرکردنەوە و خەیاڵ، کە هیواخوازم خەیاڵ و بیرکردنەوەکەش هیداهێنان و کاری باش بێت، نەکشتی پڕوپوچ و خەم. 11. مەلزەمە و دەفتەرەکانت گرنگن، بەڵام مەیان کە بە تاکە سەرچاوە. ڕێگا و سەرچاوەکانی خوێندن زۆرن، بەڵام بۆ خوێندنێکی بەرهەمدار و سەرکەوت و شێواز و زانینی دەوێ. قوتابیان بێجگە لە کتێبەکانی قوتابخانە زۆر جار پشت بە مەلزەمە و دەفتەر و هەتا دوایی دەبەستن، کە ئەمەش شتێکی باشە، کورت و پوخت و ئاسانە، بەڵام ناکرێ بیکەین بە تاکە سەرچاوە و تەنیا پشت بە ئەو ببەسترێ، چونکە هەروە گوتم بە کورتی و پوختی نووسراون و کەم و کوڕیشی تێدایە. زۆر جار وا بووە
وا دەبێت هەندێک پرسیاری گرنگ هەن کە نە لە مەلزەمە و نە لە دەفتەردا هەیە. ئەو پرسیارانەی بۆت دێنەوە کە لەلایەن مامۆستاکەت یان وەزارەتی پەروەردەیە هەموو لە کتێبەکەتدایە و پشت بە کتێبەکەت دەبەستن بۆ پرسیاردانان. جا پێویستە تۆش کتێبەکانت بکەی بە سەرچاوەی سەرەکی و بنەڕەتی بۆ ئەوەی لە خوێندنەکەت نمرە و سەرکەوتنێکی باش بەدەست بێنی. 12. خشتەیەک دابنێ و وانە و بابەتەکانت بەڕیز بخوێنە. نووسەری کتێبی بەناوبانجی فەلسەفەی خۆڕێک خستن دەڵێ کارکردن بەبێ پلان و ڕیزبەندی هۆکاری گشت شکستێکە. جا پێویستە لەسەرت خشتەیەک دابنیت بۆ وانەکانت. هەرکە وانەیەکت خوێند و لەبەرت کرد ماوەیەک پشوویەک بدە و ئینجا دەست بە خوێندنی وانەیەکی تر بکە. تاوانەیەکت تەواو نەکرد یاخود بابەتێکت تەواو نەکرد مەچۆ سەروانە و بابەتێکی دی بۆ ئەوەی تێکەڵ و پێکەڵیان نەکەی. جا پێویستە لەسەرت پلانێکی ڕێک و پێک دابنێ و بەڕیز وانەکان و بابەتەکان بخوێنی. سەردێری هەر بابەتێک یەک دوو جار بخوێنەوە تا تێدەگەی بیری لێ بکەوە. ئینجا بڕۆ بۆ ناو باس و خواسی بابەتەکە. کە تەواوت کرد چەندین پرسیار دروست بکە و ئینجا وەڵامی پرسیارەکان بدەوە. 13. شکستهێنان هەردەبێ بەڵام هەوڵدان و بەردەوامی شکستەکان ناهێڵێ. هەموو مرۆڤێک تووشی شکست و زەرمەندی دەبێت لە ژیانیدا. ئەوانەی هەڵە ناکەن ئەوە کار ناکەن و ناجوڵێنەوە. ئەگەرنە هەر مرۆڤێک کار بکا و بجوڵێتەوە بێگومان هەڵە دەکا و شکستیش دێنێ و زەرەریش دەکا. بەڵام دەبێ ئەوەش باش بزانین کە هۆکار و فاکتەریش هەن کە دەگەڕێتەوە سەر خودی کەسەکە کە چۆن و بەچ پلان و شێوازێک و لێزانیە کار دەکات. نمونەیەکی زۆر جوان و ڕاستەقینە. تۆماس ئەدیسۆنی زانایی بەناوبانجی داهێنەری کارەبا و گڵۆپی ڕووناکەرەوەی شەوگارە تاریکەکانمان تا بڵێ قوتابێکی تەمبڵ و نەزان بوو. لەلایەن قوتابی و هاوڕێکانی و مامۆستاکانی بەکەل لەسەر گەورەی مێشک پوچ ناسرا بوو. هەمیشە بە توانج و پلار دایانشکاندەوە تاوای لێ هات زۆر ڕقی لە قوتابخانە دەبەوە و بڕیاریدا چیتر نەچێت بۆ قوتابخانە. دەستی کرد بە کارێکی ترەوە. بیری لە داهێنانی کارەبا و دروستکردنی گڵۆب کردەوە. بۆ ئەمە بەستە هەوڵێکی زۆر و بێپچڕانیدا. هەندێک لە سەرچاوەکان دەڵێن 9999 جار، هەندێکی تر دەڵێن 1800 جار شکستی هێناوە. سەرەڕای ئەو هەموو توانج و قسە ڕوخێنەرانەی دەوروبەرەکەشی. بەڵام هەروازی نەهێنا و بەردەوام بوو، سوور بوو لەسەر ئاوات و بیرۆکەکەی خۆی تاوەکو سەرکەوتوو بوو. هەموو ناحەزان و ئەو کەسانەی دەمکوت کرد کە گاڵتەیان بە بیرۆکەکەی دەکرد و هەمیشە توانج و پلاریان لێدەدا و دەیانشکاندەوە بەسەرە خۆیدا. بەڵام توانی کار و داهێنانێکی وا بکە کە لە هەموو جیهاندا و بە درێژایی مێژوو باسی بکرێ و جێگەی ڕێز و سوپاس و شانازی و سەربەرزی بێت بۆ خۆی و کەس و کار و شار و نیشتیمان و وڵاتەکەی. نمونەیەکی تر کە بەسەر خۆم و خزمێکی خۆم هاتووە کە شایانی ئەوەیە ناویشی ببەم. مەریوان قوتابیەکی پۆلی نۆ بوو وەک خۆم، بەڵام من لەوانەیە کەوتم و ئەو لە 7 وانە. کەواتە ئیکمال بوون و کەوتی نەخۆلی دووەم. ئەوەی جێگەی سەیر و سەرسوڕمان بێت لەلایەکی ترەوە هەموو شتێکیش هەوڵدانە و هیچ سەیر و محاڵش نییە. هەردووکمان لەلایەن ماڵەوەمان و خزمانمان بە تایبەتی مەریوان کە لە 7 وانە کەوت بوو سەتانەوەهات لەو باوەڕەدا نەبوون و هیوایان بە دەرچوونی نەمابوو. هەروەها ئەو منیش لەو باوەڕەدا نەبوون کە دەرچین و سەرکەوتوو بین. بە تایبەتی من کە لەلام مەحاڵ بوو کە مەریوان دەربچێ و مەحاڵە بتوانێ ئەو 7 وانەیە پڕ بکاتەوە. بەڵام بە پشتیوانی خوا و توانانە بڕاوەکانی گەنج توانیم و ئەویش توانی سەرکەوتوو بین. لێرە بادروشمان مەحال ممکنە ببێت و بیر لە واتای ئەم دوو شێ بکەینەوە کە واتاکەی هەرگیز لەوانەیە. کەچی قوتابی وا هەبوو زۆر بەداخەوە لەوانەیەک و 2 وانە کەوت بوو کەچی نەیتوانی سەرکەوتوو بێت و دەربچێ. ئەو هەڵەی پێدرا بوو نەیتوانی بیقۆزێتەوە و لێی بەهرەمەند و سوودمەند بێت. جا هەرگیز بە 2-3 قسەی ڕوخێنەر و بێبنەمای وەک مەحاڵە هەرگیز ناتوانم سەرکەوتوو نابم، دەرناچم تازە تەواو هەتا دوایی، یان بە 2-3 جار شکست خواردن وازمە هێنە و ورەت دانەبەزێ. نمونەیەکی ڕاستەقینەی تر و بەرچاو خوشکە سندس عەلی عەباس کە بەم کتێبەی منیش داچۆتەوە
پاش دابڕانی لە خوێندن بۆ ماوەی 22 ساڵ بەهۆی ڕووداوێکە گەڕاوە بۆ سەر خوێندنەکەی بە تەندروستیەکی نالەبار و گرانی و زەحمەتی هاتوچۆ کە بەخۆی توانای ڕۆشتنی نەبوو، بەڵام هیوا و گەشتبینیەکی زۆر توانی لە ساڵی خوێندنی 2006 بۆ 2007 ببێتە یەکەمی سەر ئاستی هەولێر لە پۆلی شەشەمی وێژەیی واتە 12ی وێژەیی. چەندین نمونەی تر هەن کە هیچ زەحمەت نییە تۆش دەتوانی لە داهاتوو ببیتە یەکێک لەو نمونانەی کە باسم کرد. توانا و هێزی تۆ بۆ سەرکەوتن زۆر لەوە گەورەترە کە بەو شێوەی ئێستا خۆت لی دەڕوانی و بیری لێ دەکەیەوە. کورد دەڵێ سوارتانەگڵێ نابێ بە سوار، هەروەها دڵنیاش بە کەس لە پڕک نابتە کوڕک. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. چاردەم پێش تاقیکردنەوە و ئەزمونونەکان پشوو بە بیر و مێشکت بدە. پێشدا تاوەکو 15 خولەک بۆ دەستپێکردنی ئەزمون و تاقیکردنەوەکان پێویستە بۆستین و لە خوێندن و پشوو بە مێشک و هۆش و بیرمان بدەین. زۆرێک لە قوتابیان پێش دەستپێکردنی تاقیکردنەوەکان بە سعاتێک یانی سعات زۆر دەخوێن و خێرا دەخوێن و زۆر سەرقاڵن کە ئەمەش هەڵەیە. پێش دەستپێکردنی تاقیکردنەوەکەت دەبێت تەنیا بەوانەکەت دابچیتەوە نەک ئێستا بخوێنی. ئەویش وەکوتم نابێ و باش نییە لەو کاتەی دا بۆ 15 خولەک ماوە بۆ دەستپێکردنی تاقیکردنەوەکەت تۆ پێداچوونەوە و مراجعە بکەیتەوە، بەڵکو لەو کاتە خۆ دوور بگرە لە بیرکردنەوەی خراپ و ڕوخێنەر بە متمانە و باوەڕ بەخۆبوونەوە بەرەو هۆڵ و پۆلی تاقیکردنەوەکەت بەڕێ بکەوە. 15 شەرم مەکە و پرسیار بکە. نەزانین شەرمە و عیبە نەک پرسیارکردن. شەرمکردن پێویستە بۆ مرۆڤەکان بۆ ئەوەی سنوورەکان نەبەزێن و ستەم و بێڕێزی بەرامبەر یەکتری نەکەن، بەڵام هەندێک شەرمکردن واتا و مانای ترسنۆکی و متمانە و باوەڕ بەخۆ نەبوونە، یان بە شێوەیەکی تر بڵێن هەندێک شەرمکردن هەن بێمانان ئەگەر بیری لێ بکەنەوە دەزانین بێبنەما و هۆکارە. وەک شەرمکردنت لە کەسانێ یان مامۆستاکەت بەو ڕاددە و شێوەی کە نەتوانی پرسیاری لێ بکەی و شەرمداد بگرێ لە ئاکامیشدا هەر خۆت زەرەرمەند دەبیت. زۆر قوتابیان ئەگەر لە بابەتێک تێنەگەن یان پرسیاریان هەبێ شەرم دەکەن و دەترسێن لەوەی گاڵتەیان پێ بکرێ لەلایەن هاوڕێکانیان و یان چەندین هۆکاری تر. بەڵام دەبێ ئێمە ئەو جۆرە شەرمانە کە بەناو شەرمن نەهێڵین و پرسیار بکەین. کەسمان لە خۆمانەوە فێری ئەو زانیاری و کارانەی دەوروبەرمان نەبووین، بەڵکو بە پرسیارکردن و سیرکردن و چاولێکەری و هەوڵ و کۆششە. یان هەرگیز با لەو کەسانە نەبین وەک ئەو پەندە کوردیەی دەڵێ ئامادەیە ڕێگاون بکات بەڵام ئامادە نییە پرسیار لە کەس بکات، کە ئەمەش دیارە بە کەسێک دەگوترێ کە خۆی پێی گەورە و زانا و تێگەیشتوو بێ لە بنەڕەتیشدا وانە بێ. جا لەبەر فیز و لودبەرزی و شەرمە و یان وا هەست بکات بزانێ ئەوەی پرسیار بکات بۆی کەماتی و نەزانی و نەفاماتیە. ئەوەی پرسیار دەکات نەزان نییە، بەڵکو نازانێت دەیەوێت فێر ببێت. 16 گرنگ تێگەیشتنە نەک خێرا خوێندنەوە و تەواوکردن. پێویستە لەسرت بە هێواشی و بە وردی وانەکەت بخوێنی، پەلە مەکە لە خوێندنەوە. گرنگ ئەوە نییە کە زۆر دەخوێنیەوە یان کەم، بەڵکو گرنگ ئەوەیە چەندی لێ تێگەیشتووی و چەندی لێ دەزانی و لە خۆت ڕادەبینی کە هەندێک پرسیارت لێ بکرێ و بیزانی وەڵامی ڕاست بدەیەوە. هەندێک خوێنەر و هەندێک قوتابی هەن کە تەواوی کتێبێک دەخوێننەوە بە ماوەیەکی کەم، کەچی پرسیارێکی لێ بکەی یان بڵێ ئەم کتێبە باسی چی دەکرد ناتوانێ وەڵامێکی باشت بداتەوە، چونکە وەک توتی ئاسا خوێندوویەتیەوە و هیچ تێنەگەیشتووە. جا پێویستە هەمیشە لە یادت بێت کە خوێندنەوەی لاپەڕەیەک بە وردی و لەسەرخۆ و بە تێگەیشتن گرنگترە لە خوێندنەوەی کتێبێک بە خێرایی و تێنەگەیشتن لێی. 17 لە پێناو هیوا و ئاواتە پیرۆزەکانت ناخۆشی و ماندووبوونەکانت فەرامۆش بکە. هەر کارێک زۆر حەز و ئاواتت بێت هەوڵی بۆ بدەی دڵنیا بە پێی دەگەی. سەیری دەوروبەری خۆت بکە، چەندین شت ساڵی پار هیوا و ئاواتت بوون و ئەمڕۆ لە ژێردەستتدایە. ئایا ئەم حەز و ئارەزووت چۆن هاتە دی؟ بێگومان وەڵامەکەت بەم شێوەیە. پارساڵ من زۆر حەزم لەو شتە بوو، شەو و ڕۆژ بیرم لێ دەکردەوە و هەوڵم بۆی دەدا. چەندین ڕێگر و بربەستم هاتە پێش، بەڵام من وەک ئەویندارێکی سەرشێت و شەیدا هەر بەردەوام بووم و کۆڵم نەدا تا ئەو هیوا و ئاواتەی هەم بوو هێنامەدی.
جا دەبێت قوتابی ئاوا حەز و ئاواتی خوێندن بێت بربەست و کۆسپەکانی پێشی فەرامۆش بکا و گوێیان پێنەدات بۆ ئەوەی بیان کاتە قوربانی حەز و ئاواتەکانی دەبێت بە هیوا و ئاواتەوە بڕوانیتە دوا ڕۆژی خۆت دەبێت وەک ئەو کرێچیە بیر بکەیتەوە و بە هیوا بیتکەوە هێدی و بلۆگ لە سەرێکدا ئەنێ و خانوو بۆ خۆی دروست دەکا بەڵکو ببێتە خاوەن خانوو خۆی و هەموو سەرمانگان کەزنێتە دەرگای و منەت و پرتە و بۆڵەی لەسەر بکات و پێی بگوترێ تا 15 ڕۆژی تر ئەم خانووە چۆڵ بکە یانیش دەبێ بیر لەو ماندووبوونەی کاری ڕۆژانەی بکاتەوە کە کەمێکی بۆ خۆی دەمێنێتەوە و ئەوەی تر دەدات بە خاوەن خانوو کە بەکرێتەیدایە ئەوسا ئەو بیرکردنەوانە سەرکەوتنت زیاتر و ئاسانتر و مسۆگەرتر دەکات. هەژدەم هەمیشە هەوڵ بدە ئەمڕۆت باشتر بێت لە دوێنێ. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی زەرەرمەندە ئەو کەسەی دوو ڕۆژی وەک یەک بێت و بیباتە سەر. جا بۆ سەرکەوتنمان پێویستمان بە هەوڵ و تێکۆشانە. دەبێت ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشتر بچین و زیاتر هەوڵ بدەین. خۆمان ماندووتر بکەین. هەروەک وتەیەکی تری زۆر جوان هەیە کە دەڵێ ئەگەر هات و ڕۆژ هات و تێپەڕی و مرۆڤێک هیچ کار و شتێکی نوێ و چاکی زیاد نەکرد و لە دوێنێ زیاتر و باشتر نەبوو ئەوە ئەو مرۆڤە زیادە لەسەر زەوی. جا پێویستە لە هەموو کاروبارەکانی ژیانت و بە تایبەتی لە خوێندنەکەتدا ڕەچاوی ئەم دوو ڕستەیە بکەی بۆ سەرکەوتن و بەختەوەریت. هەوڵ بدە هەمیشە ئەمڕۆت باشتر بێت لە دوێنێ. هەوڵ بدە هەمیشە سبەت باشتر بێت لە ئەمڕۆ. 19 ئەگەر هاندەر و پشتگیریکارانمان نەبوو بە هەر خۆمان پشتگیر و هاندەری خۆمان بین. هەر یەکێ لە ئێمە با لە خۆیەوە دەست پێ بکات کە گۆڕانکاری و چاکسازی لە خۆی و ناخیدا دروست بکات. اینجا هەوڵ بدات دەوروبەرەکەشی بگۆڕێت و چاک بکات. با لەو کەسانە بین کە هاندەر و پشتگیر و بنیادنەری هاوڕێیە قوتابیەکانین نەک ڕوخێنەر و هاندەر و هۆکار بین بۆ دواکەوتن و سەرنەکەوتنیان. چونکە هەندێک قوتابی هەن کە هاندەر و پشتگیریکەرانیان نییە بۆ خوێندن و سەرکەوتن و دڵنیان سەرکەوتو نابن. جا هەوڵ دەدەن ئەو تەمبەڵی و دواکەوتنی خۆیان بکەن بە مۆدە و نمونەیان زۆر بێت و هەرتەنیا ئەوان نەبن کە بەرتوانج و پلار بکەون تووشی شەرم و شەرمەزاری و درۆ و ناومێدی بن. جا بۆ ئەمە بەستە زۆر هەوڵیان داوە و دەدەن و دان نانێن بە هەڵەکانیان وەک ئەو قەلەڕەشەی کە کلچی بەبەر تەلە و داوی ڕاوچیەک دەکەوێ و کلچی دەقرتێ و ڕزگاری دەبێ و بەڵام کلچی زۆر ناشرین دەبێ. پێی شەرم دەبێت لە ناو هاوڕێکانی بڵێ و ڕاستیەکە بدرچێنێ. بۆیە کە لێی دەپرسن بۆ واد لێ هاتووە ئەویش لە وەڵامدا دەڵێ ئەوە مۆدێلێکی تازەیە. قەڵڕەشەکانی تریش هەمویان کلچی خۆیان دەقرتێنن دەیکەن بە مۆدێل و شانازیشی پێوە دەکەن. جا زۆرێک لەو دیاتە ناشرینانەی ناو خوێندنگە و قوتابخانەکان بوونەتە دیاردە و مۆدێل کەچی وەک کلچی قەلەڕەش ناشرینی و ناڕێچیەکە بە ناوی مۆدێل پەردەپۆش دەکرێ. 20 بابەتگوێی ئەوانە بکەین کە لە خۆمان گەورەترن و خاوەن ئەزمونن. ئێمەی مرۆڤ بەگشتی ئێمەی قوتابی بە تایبەتی دەبێ هەرگیز ئەوەمان لە یاد نەچێ کە تاکو دەمرین قوتابین لەم ژانەدا وەک ئەو وتەی سوقرات دەڵێ ئەوەی دەیزانین دڵۆپێکە لە دەریایەک. ئێمەی لە ژیاندا پێویستە بەڕێنیشاندەر و کەسێکی بە ئەزمون و دنیا دیدەیە کە بە سوپاسەوە دەبێت گوێی بۆ بگرین. بێگومان ئێمە ئەگەر لە شارێک یان لە گوندێک یان لە گەڕەکێک شارەزا نەبین دەپرسین بۆ ئەوەی بە هەڵەدا نەچین و دەترسین لەوەی زەرەر بکەین و یان درەنگمان بەسەردا بێ یان زۆر ماندوو بین بۆیە دەپرسین ئەرێ ئێرە کوێیە؟ ماڵی فلان لەکوێیە؟ ناوی ئەم شوێنە چییە؟ بە هەمان شێوە بۆ ئەنجامدانی هەر کارێک بەگشتی و خوێندنەکەت بە تایبەتی پرس و ڕای ئەو کەسانە وەربگرە کە لە خۆت گەورەترن و ئەو ڕێگایەیان بڕیوە لەم پۆل و قۆناغەدا خوێندویانە. بەڵام ئاگاداری هەندێکیان بە کە هەندێک قسەی ڕوخێنەر و ترسێنەرت بۆ دەکەن. جالاوانەش هەر بۆ ئەوە بێ کە زیاتر بخوێنی و خۆت ماندوو بکەی نەک بۆ ڕوخاندنی ورە و توانات بەڵام هەر دەبێ ئاگادار بیت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 21 ڕێگایەکی نوێ و سەرکەوتوو بۆ زیاتر تێگەیشتن و لەبەرکردن دەنگتۆمارکردن و
گوێ لێ ڕاگرتنی. ئەم ڕێگایە نوێیە من خۆم تاقیم کردوتەوە و زۆر سوودیشم لێ وەرگرتووە، ئەویش تۆمارکردنی ئەو بابەت و وانەیە کە تێگەیشتن و لەبەرکردنی لەلات گرانە. دەتوانی بە مۆبایل یان هەر ئامێرێکی تری دەنگ تۆمارکەر ئەو وانەیە لەلات گرانە تۆماری بکەی بە دەنگ و دواتر گوێی لێ بگرەوە و بۆ چەند جارێک دووبارەی بکەوە. ئەوسا بۆ دەرئەکەوێ کە زیاتر لێ تێگەیشتووی، تاموچێژێکی تایبەتی هەیە و زیاتر خۆشترە لە خوێندنەوە. بە هەمان شێوە بۆ لەبەرکردنیش گەربێت و وەک گۆرانی دووسێ جار گوێی بۆ بگری دەتوانی لەگەڵی بڵێەوە. بەم شێوەیەش دەتوانی بە ئاسانی لەبەری بکەی. 22 ئەوەندە بخوێنە و بنووسە تا لەبەری دەکەیت و لێ ڕادەیت. هەموو کاروبارەکانی ژیانمان و بە تایبەتی خوێندن ڕاهاتن و فێربوونی دەوێ. جا بۆ لەبەرکردن و تێگەیشتن یان ئەوانەی دەیانەوێ سەرکەوتن و پلەیەکی باش بەدەستبێنن ئەوا دەبێ و پێویستە لەسەریان زیاتر لە جارێک بخوێننەوە و بنووسنەوە، چونکە مرۆڤ بە زۆر ئەنجامدانی هەر کارێک لێ ڕادێ. هەموو کاروبارەکانی ژیان سەرەتا کە دەستی پێ دەکەین هەست دەکەین زەحمەت و ناخۆشە، بەڵام دواتر بۆمان دەردەکەوێ کە ڕۆژ بە ڕۆژ بەردەوام بوون و کارکردن و ئەنجامدانی ئاسانتر و خۆشتر دەبێت و لێ ڕادەین. 23 هەوڵدان و شەونخوونی زۆر بکە و پێویستە. شەونخوونی و هەوڵ و کۆششی زۆر بەو مانایی نا کە خەو و خۆراک لە خۆت حەرام بکەی و سەرنجامیش تووشی نەخۆشی و خوێندنێکی بێسوود و بێبەرهەم بیت. هەر هیوا و ئاواتێکمان هەبێت بە تایبەتی خوێندنەکەمان گەرچەندی بمانەوێت نمرەی باش و سەرکەوتنێکی گەورە بەدەستبێنین، ئەوا دەبێت شەونخوونی و ماندووبوونی زۆری بۆ بکەین. پێویستە سەیری ژیانی زانا و گەورە پیاوانی جیهان بکەین، بزانین هۆکاری سەرکەوتنیان چییە. بە شێوەیەکی گشتی بۆمان دەردەکەوێ کەوا شەونخوونی و ماندووبوونی زۆریان هەبووە و ئارامگر و خۆڕاگر بووینە، بۆیە گەیشتونەتە ئەو پلە و پایەی ئێستاکە. جا پێویستە و تۆش هیچت لەوان کەمتر نییە. ئەگەر زیاتریش نەبی هەوڵ بدە، تێ بکۆشە، شەونخوونی بکە بۆ ئەوەی سەری خۆت و خێزانەکەتان و نیشتمان و شارەکەت بەرز بکەیەوە. 24 تەنها پشت بە خۆت ببەستە و خۆت بە تەنیا بزانە. هەمیشە بۆ زۆربەی کار و بارەکانی ژیانت بەگشتی و بۆ خوێندنەکەت بە تایبەتی خۆت بە تەنیا بزانە. تەنها پشت بە خۆت ببەستە، چونکە کەس وەک خۆت بۆ خۆت چاکتر و باشتر نییە. پێویستە تەنها پشت ببەستی بە خۆت و خوێندنەکەت، نەک هاوڕێ و قوتابیانی تر و یان کاری ساختە، چونکە ئەوان هیچیان تاسە نین و جێگای متمانە و پشت پێبەستن نین. هەروەها کەس وەک خۆت بۆ دڵسۆزتر و لێزانتر نییە. گەر هات و مرۆڤ خۆی بەتەنها زانی، ئەوە هەموو هێز و توانای خۆی دەخاتە گەڕ بۆ ئەوەی سەرکەوێ و دەربچێت و دوانەکەوێت. جا پێویستە لە ئێستاوە بڵێ نا، نەخێر چیتر نامەوێ ماسی دەستی کەس بخۆم، دەمەوێ فێری ماسیگرتن بم. گۆشتی ڕانی خۆم بخۆم باشترە و سەرفرازترە لە منەتی قەسابی، یان بابخن چێم باشترە نەک بەسەر پردی نامەردیدا بڕۆم. 25 پێویستە بەلێزانی و هێواشی بەسەر پایە و پلیکانەکانی خوێندن بکەوین. هەریەک لە ئێمە ئەگەر بیەوێ بچێ بۆ سەربان، بێگومان دەبێت بە پایە و پلیکانەکاندا بچێت و سەر بکەوێ، بە هێواشی و ڕێکوپێکی و باز نەدا و دووسێ پایە بەجێ نەهێڵێ، چونکە هەرجارێکە و لە ئەکامی ئەو خێراییە و بازدانە ئەکەوێتە خوارەوە و دەست و قاچشی دەستچێ و یان ئەگەر هەر هیچ نەبێ پێویست دەکات دووبارە و سەر لە نوێ دەست پێکاتەوە لە یەکەم پایەوە بۆ سەربان. مرۆڤ زۆر حەز و ئاواتی هەیە، جا پێویستە بۆ بەدیهێنانی هەر ئاواتێکی بەسەرکەوتوانە و ڕێک و پێچی و ڕێگایەکی ئاسان و کورت دەبێت بۆ گەیشتن پیان، وەک سەربان و پایە و پلیکانەکانی سەیری گەیشتن بە ئاواتەکانی بکە، بە هێمنی و لەسەرخۆی و بێ بازدان سەر بکەوێ. سەرکەوتن و بەدەستێنانی نمرەیەکی باش یەکێکە لە ئاواتە هەرە گرنگ و سەرەکیەکانی قوتابیان. جا هەروە گوتم ڕۆژ بە ڕۆژ هەوڵ بدە و لەوانەکانت دانەبڕێ و باز نەدەی و بە پەلەو خێرا نەبی بۆ گەیشتن بە سەرکەوتن. ئارامگر و خۆراگر بە. جا ئەگەر پایە و پلیکانەکان هەرچەندی زۆر بن و هەرچەندە بەرز بن، هەر پێی دەگەی دڵنیا بە با بەقەت بەرزی و زۆری پلیکانەکانی تاوەری ئیڤڵیش بن، یا بەقەت بەرزی لوتکەی ئێڤەرستیش بێت لە چیای هیمالایە. 26 بۆ گەشە پێدانی مێشک و بیرتیژی ئەم خواردنانە بخۆ. لە ڕووی تەندروستیەوە بێگومان مێشکی مرۆڤیش
وەک هەر ئەندامێکی تری لەش تووشی نەخۆشی و لاوازی و بێهێزی و لە بیرچوونەوە دەبێت. زۆر بەکەمی وا دەبێت هەر لە زگماکەوە تووشی نەخۆشی بوو بێت، بەڵام هەموو دەردێک دەرمانی خۆی هەیە. جا بۆ ئەمە بەستە ئەم خواردن و میوانەی خوارەوە وەک سەرچاوە بۆ بیرتیژی و بەهێزی مێشک زۆر بەسوودن. ئەلیف خواردنی گوێز بەیانیان لە خورێنی بەبێ چا. بە خواردنی نانی بەیانیان و گرنگی پێدانی و فەرامۆژ نەکردنی، چونکە نەخواردنی دەبێتە هۆی کەمی شەکر لە ناو خانەکانی لەش، بەمەش وزەی پێویست ناچێت بۆ خانەکانی لەش، بەتایبەت ماست و شیری بزن و لۆبیا کە خواردنی سەرەکی بەیانیانن. جیم خواردنی قەیسی شیرن و گەی و هەموو جۆرە بیبەرێک. دال خواردنی ئەم میوانە جێڵاس یان ترێ یان شەربەتی مێوژ یان سێو یان توو یان کودی زەرد لە ناوچێشدا. ها خواردنی ئەو خۆراکانەی کە مادەی مس و فسفۆریان تێدایە وەک گوێز و کونجی و هەنجوین و باوی یاخود بادەم. واو هەروەها زۆر خواردن و پاڵەپەستۆ خستنە سەر ئەندامەکانی لەش بەهێزکردنی تواناکانی مێشکە. زای خواردنی مادە بێهۆشکەرەکان و کێشانی جگەرە کاریگەریەکی زۆری لەسەر زیرەکی و بیرتیژی هەیە، هەروەها دەبێتە هۆی نەخۆشی ئەلزەهایمەر. 27 دوور بکەوە لەو شت و هۆکارانەی کە دوورت دەخەنەوە لە خوێندنەکەت. پێویستە لەسرت ئاگاداری ئەو هۆکارانە بیت کە دوورت دەخەنەوە لە خوێندنەکەت، وەک یەکەم هاوڕێ و کەسانی خراپ کە ناتوانێت بیگۆڕیت و لەوانەیە بتگۆڕێت، جاخۆتی لێ بە دوور بگری باشترە. دووەم نەخواردنی جگەرە و مادە بێهۆشکەرەکان و نەگەڕان و یاری نەکردنی زۆر و بێسوود. سێیەم دوورکەوتنەوە و زۆر گرنگی نەدان بە و دڵداری و خۆشەویستی و هاوشێوە بیر و هۆش و ڕاکێشەکانی کە چەندین گیر و گرفتت بۆ دروست دەکەن. جا پێویستە سنوورێکی بۆ دابنەی، نەک ئەوەندە گرنگی پێ بدەی وەک هەندێک لە قوتابیان کە کردویانە بەوانەیەکی ڕسمی قوتابخانە. ئەوەندە گرنگی بە خۆڕێخستن و خۆجوانکردن و بیرکردنەوە لە خۆشەویستی دەدەن، ئەوەندە بیر لە خوێندنەکەیان ناکەنەوە، گرنگیش پێ نادەن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 28 هەست بە لێپرسراوی و قەرزاری بکە ئەگەر کەم تەرخەمی لە خوێندنەکەتدا. ئەگەر بێت و ئێمەی قوتابی بیر لەو هەموو ماندووبوونەی کە لەلایەن دایک و باوکمان و لایەنی پەیوەندیدار و حکوومەتەوە بکەینەوە کە لەگەڵمان دەکرێت، ئەوا ویژدان و هەستمان دەجوڵێ و زۆر زیاتر دەخوێنین و تێدەکۆشین، چونکە لە هەموو شوێن و وڵاتێ خوێندن ئاوا ئاسان و بەخۆڕایی نییە بۆ قوتابی و خوێندکار، بەڵکو دەبێ هەموو پێداویستیەکانی قوتابخانەش بەخۆی بکڕێ. جا لێرەدا گرنگ ئەوەیە ئێمە ڕێز و قەدری ئەو خوێندنە بزانین و خۆمان بە قەرزار و کەم تەرخەم بزانین کاتێک کە سەر ناکەوین و دەرناچین لەوانەکانماندا. 29 بەردەوام بە و دامە بڕێ لەوانە و بابەتەکانت. بەردەوام بوون و دانەبڕان لە خوێندنەکەت هۆکارێکی سەرەکی و گرنگە. بۆ سەرکەوتن و بەدەستێنانی نمرەیەکی باش جیاوازیەکی زۆر هەیە لەوەی کە بەتەنیا لە ماڵەوە بێ مامۆستا بخوێنی. جا پێویستە بەردەوام و خۆڕاگەر بین بۆ ئەوەی لە خوێندنەکەمان سەرکەوتن بەدەستبێنین. هەروەک وتم جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان خوێندنی ماڵەوە و قوتابخانە. لە قوتابخانە جگە لە خوێندنیەکی سادە و ساکار چەندین مەشق و ڕاهێنان دەکرێ و پرسیارشی کار دەکرێ لەسەر بابەت و وانەکانت. بەڵام ئەگەر داوامەکەت پچر بێت و بە تەمای خوێندن و قەرەبووکردنەوە بیت لە ماڵەوە، بێگومان وەکی قوتابخانە نابێت. جا پێویستە لەسرت هەر لە ئێستاوە نەک ڕۆژ بەڵکو حسابی سەعات و خولەک و چرکەی داوامەکەت بکەیت، چونکە خوێندن و شیکار و شلۆڤەکردنی بابەت و وانەکەت لەلایەن هیچ کەس و شوێنێک ناکات بە خوێندنی مامۆستا و قوتابخانەکەت. سی ئەو جۆرە پەرتووک و نامیلکانە بخوێنەوە کە ڕێگای سەرکەوتنت پیشان دەدەن. زۆر گرنگە مرۆڤ لە ژیانیدا سەرمەشق و ڕێنیشاندەرێکی چاک بۆ خۆی هەڵبژێرێ و پەیڕەوی ئامۆژگاری و ڕێنماییەکانی بکات بۆ ئەوەی سەرکەوتوو بێت و دوور بێت لە زەرەر و زیانەکانی ژیان. خوێندنیش بە هەمان شێوە پێویستە لەسەر قوتابیان کە گوێ بۆ مامۆستا و خاوەن ئەزمون و دایک و باوکانیان بگرن و بە ڕێنیشاندەری خۆیان بزانن. هەروەها پێویستە ئەو کتێبە و نامیلکانە بخوێننەوە کەورەتان بەرز دەکەنەوە و متمانەتان بەخۆبوونتان لەلا زیاد دەکات و گەشبینتان دەکات، وەک دەکلیل بۆ سەرکەوتن و وتەی گەورە پیاوانی جیهان و متمانە بەخۆبوون و هونەری هاوڕێگرتن و ڕێگەی بەختەوەری کە بەڕاستی من یەک بەخۆم زۆر سوودم لەو سەرچاوانە وەرگرتووە و زیاتر وریان بەرز کردومەتەوە و سەرکەوتن و گەشببینیان پێبەخشیوم.
31 بۆ ئەزمون و تاقیکردنەوەکان پێویستە چی بکەین؟ یەکەم لە سەرەتادا دەبێت ئەوە بزانین کە تێگەیشتن لە پرسیار نیوەی وەڵامە. ئەو پرسیارانەی لێت کراون بە وردی بیان خوێنەوە بۆ ئەوەی تێبگەی و بزانی داوای چی دەکات، چونکە زۆر جار وا بووە و وا دەبێت کە دوو پرسیار و وەڵام لەیەک نزیکن و لەیەک دەچن کەچی جیاوازی زۆریان هەیە و هەر پرسیارە و وەڵامی خۆی هەیە. دووەم سەرەتا دەست بە وەڵامدانەوەی پرسیارە زانستیەکان بکە کە دەترسی لە بیریان بکەی، وەک پێناسەکان و ژماردن و خاڵەکان و هەتا دوایی تا لە بیرت نەچێ و دواتر دەست بە وەڵامدانەوەی پرسیارەکانی تر بکە. سێیەم سەرەتا وەڵامی پرسیارە ئاسان و کورتەکان بدەوە بۆ ئەوەی کاتەکەت بە فیڕۆ نەڕوات دواتر کە هیچت نەما بینوسی ئینجا بیر لە پرسیارەکانی تر بکەوە و زیاتر لە جارێک بیخوێنەوە. چوارەم لاپەڕەکانی دەفتەرەکەت بە بەتاڵی و سپێتی جێمەهێڵە، شتێکی هەر تێدا بنووسە کە ئەگەر ڕێژەی دڵنیابوونشت لێی کەم بێت لەوانەیە پێت هەڵە بێت، بەڵام زۆر جار ئەو لە خۆڕانووسینە شوێنێک دەگرێ و یەک دوو نمرەی هەر پێوەردەگری. پێنجەم بۆ باسکردنی بابەتێک زیاتر جەخت لەسەر خاڵە بنەڕەتیەکانی بکەوە و لەسەری بدوێ. شەشەم ڕێزی خۆت و مامۆستا و هاوڕێیان و قوتابیان بگرە بەوەی هێمنی بپارێزی. ئەگەر بەخۆشت هیچ نەزانی لەوانی تر تێک نەدەی بۆ ئەوەی مامۆستاکەشت ئامادەی هەموو جۆرە یارمەتیدانێکت بێت لە سنووری کار و توانای خۆی. هەفتەم پێش ئەوەی بچیت بۆ دەرەوە پەلەمەکە هێشتا کاتت ماوە زیاتر بیر بکەوە لەوانەیە بیرت بێتەوە. هەروەها پێداچوونەوەیەکی هەموو پرسیار و وەڵامەکانت بکەوە بۆ دڵنیایت کە هیچ پرسیارت جێ نەهێشتووە یان بەهۆی ئەو پێداچوونەوە شتێکی گرنگ زیاد بکەیت و بیرت بێتەوە وەڵامەکەت بێستر و چاکتر بێت. 32 با پەند وەربگرین لەو وتە و پەندانە. یەکەم هەمیشە بالایادت بێت ئەو چرکە ساتەی کە تیایدا دەژی وا بزانە دوا چرکە ساتی ژیانتە، بە باوەڕەوە بژی، بە هیواوە بژی، بە هیواوە بژی و بە خۆشەویستیەوە بژی، بە تێکۆشانەوە بژی، نرخی ژیان بزانە. دووەم ڕۆژێکیان لاوێکی ڕەشبین و بێئومێد لە سوقرات دەپرسێ چۆن دەگەم بە هیوا و ئاوەتەکانم. سوقراتیش بردی بۆ کەنەر ڕووبارێک، سەری لاوەکەی نوقمی ژێر ئاو کرد، لاوەکە هەموو هەوڵ خۆی خستە گەڕ و جوولە جوولەکی وهای دەکرد تا خۆی ڕزگار کرد و سەری خۆی لە دەستی سوقرات و لە ژێر ئاو دەرهێنا. هەناسیەکی قوڵ هەڵکێشا و زۆر تووڕە بوو گوتی ئەمە مانای چییە؟ سوقراتیش لە وەڵامدا گوتی تووڕە مەبە، ئەمە پەندێکە بۆت ئەگەر تێبگەی. بۆ گەیشتن بە هیوا و ئاواتەکانت پێویستە بەو شێوەیە هەوڵ بدەی و تێبکۆشی کە بۆ ڕزگاربوون لە خنکان هەوڵت دەدا و هەوڵیش دەدەی. لەژێر ئاو چەندە حەز و ئاواتت بوو هەوڵت دەدا جارێکی تر هەناسە بدەیەوە، بەو شێوەیە دەبێ حەز بکەی و هەوڵ بدەی بۆ ئەوەی بە خۆزگە و ئاواتەکانت بگەی. سێیەم مۆزارت دەڵێ باشترین مامۆستا ئەو کەسەیە کە لە خۆیەوە دەست پێ دەکات. چوارەم حەزرەتی سلێمان عەلەیهی سەلام فەرموویەتی تەمبەڵ بڕۆ سەیری مێرولە بکە. پێنجەم ناپلیۆن دەڵێ ئەوەی دوو دڵ بێت هەرگیز سەر ناکەوێ. شەشەم نیوتن دەڵێ ئەوەی دەیزانین دڵۆپێکە و ئەوەی نایزانین ئۆقیانوسێکە. هەفتەم لە ئاهەنگی دەرچوونی قوتابیانی ناوەندی ساڵی 2007 بیل گێتس کە خاوەنی کۆمپانیای مایکرۆسۆفتی زەبەلاحی بواری کۆمپیوتەرە و دەوڵەمەندترین کەسە لە جیهاندا چەند ئامۆژگاری و ڕێنماییەکی پێشکەش بە قوتابیانی ئامادەی کرد کە بێگومان سوودی زۆری بۆ ئێمەش هەیە. یەکەم ژیان دادپەروەر نییە، بۆیە دەبێت ڕابێت لەگەڵ ئەوەدا واتە ئەوە بزانە کە کەس لە ژیاندا دەستت بۆ درێژ ناکات و دەبێت خۆت هەوڵ بدەیت و کاری قورس بکەی و شەو نخۆنی بکەی و ماندوو بیت تا جێگەی خۆت بکەیتەوە. جیهان گرنگی نادات بە تۆ کە چی دەکەیت و حەزت لە چییە، بەڵکو دەبێت خۆت هەوڵ بدەیت و جێگەی خۆت بکەیتەوە لەم جیهانەدا. گەروابیت بۆ ئامانجەکانت دەتوانی بەدەستیان بێنی. لەم تەمەنەدا هەمیشە دایک و باوکت کە سوکارتن و هاندەر و پشتگیر و یارمەتی دەرتن، بەڵام ئەوە باش بزانە دایک و باوک کە سوکار تا سەرنین بۆت. جا پێویستە خۆت فێری پشت بەخۆ بەستن و هەوڵدان بکەی، گەرنا لە دوا ڕۆژ ژیان لەگەڵت بە بەزەی نابێت. 33 پاش هەموو هەوڵ و کۆششێک ئینجا بڵێ بەتەمای خوا. پێویستە بزانین کەی و چ کاتێ وشەی بەتەمای خوا و ئینشا ئەڵڵا بەکاردێنین. هەروەها خوای گەورە چ کاتێک یارمەتی دەرمانە و وەڵامی پارانەوە و نزاکانمان دەداتەوە.
وەک لە ناو کوردەواری باوە دەڵێن خوای گەورە فەرموویەتی لە تو حەرەکەت لە من بەرەکەت کەواتە دەبێت بە چاچی و باشی بخوێنین و ئینجا بڵێن بە تەمای خوا نەک وەک ئەو قوتابیە کە پێی دەڵێن بخوێنە دەڵێت لێی دەگەڕێن بە تەمای خوا. قوتابی بەڕێز تۆ ئەو 33 خاڵەی لەم بەرتوکەدایە جێبەجێ بکە ئینجا بڵێ بە تەمای خوا، یانیش باوەک ئەو قوتابیە نەکەین کەوا لە تاقیکردنەوەی سەری ساڵ هیچی نەزانێ بوو بە خەتێکی گەورە و جوانی نووسی بووی بە تەمای خوا تەوەکەلنا عەلە الله. مامۆستای پشکنەریش کە دەبینێ بۆی دەنووسێ السفر بإذن الله هەروەک بە شێوەیەکی تر دەیگێڕنەوە دەڵێن مامۆستاکە دەبینی بەزەی پێدادێتەوە دەنووسێ لەسەر 100 تەنیا 5 ئەویش فی سەبیل الله. بەدڵنیاییەوە ئێستا کە شایانی نمرەیەکی بەرز و سەرکەوتنێکی گەورەی هیوام سەرکەوتنتانە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. لە کۆتاییدا سوپاسی بەڕێزان سندس عەلی عەباس و مامۆستا دلاوەر شێخ محەممەد و مامۆستا ڕێبوار محەممەد ئەمین دەکەم بۆ پێداچوونەوەیان بەم پەرتووکەم. بە هیوام ئەو ڕێنماییانە و ڕێنمایی زیاتر و باشتریش بگاتە دەستی سەدەم قوتابیان بە تایبەت لە ڕێی وەزارەتی پەروەردەوە، چونکە من خۆم قوتابی بوومە و دەزانم چۆنە حاڵی قوتابیان. لە بەرهەمەکانی نووسەر یەکەم هەگبەی زانیاری بەرجی یەکەم ساڵی 2007، دووەم هەگبەی زانیاری بەرجی دووەم ساڵی 2007، سێیەم هەگبەی زانیاری بەرجی سێیەم ساڵی 2009، چوارەم سەرکەوتنی قوتابی لە بنکەوە بۆ لووتکە چاپی یەکەم ساڵی 2008، پێنجەم کورتەنامەی مۆبایل ساڵی 2011، شەشەم ناونامەی کوردی ساڵی 2012، هەفتەم پێبکەنە 535 نوکتەی هەڵبژاردە ساڵی 2012، هەشتەم سەرکەوتنی قوتابی لە بنکەوە بۆ لووتکە چاپی دووەم ساڵی 2012 کە ئەم پەرتووکەی بەردەستە، هەروەها چاوەڕوانی چەندین بەرهەمی باشتر و نایابتر بن کە ئامادەن بۆ چاپ. لە کۆتایی خوێندنەوەی ئەم کتێبەدا داواکارم لە خوای گەورە کە هاندەر و پاڵپشت و یارمەتیدەری قوتابیەکانمان بێت. هیوادارم قوتابیانمان زیاتر پەیوەست بن بە دین، هیوادارم زیاتر گوێڕایاڵی مامۆستا و دایک و باوکیان بن، هیوادارم هەروەک بەڕێز سالار هەولێری لە کتابەکەی داباسی کردووە زیاتر پەرۆشن بە خوێندن. هیوادارم خوای گەورە سەرکەوت و سەرفرازیان بکات. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وەبەڕەکات. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات. بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی، بەرنامەی کاری تۆمارکردنی کتێب لە کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا بە پشتیوانی پەروەردگار. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا دەست دەکات بە تۆمارکردنی کتێبەکانی لەم بوارانەدا. بواری فکری کە تێیدا ململانەی فکری و چەمکەکانی فکر و هەڵسەنگاندنی فکری و بنچینە و بنەماکانی فکر و بەرهەم و بەرووبوومەکانی فکری ڕاستەقینە دەوروژێنێت. بواری پزیشکی کە لە پزیشک و پزیشکایەتی لە ئیسلام و پرسیار و وەرامی پزیشکی و چارەسەری لاشە و خۆپاراستن و فریاگوزاری سەرەتایی و لە چەندان بابەتی تر پێک هاتوون. بواری مێژووی ئەمەش کۆمەڵێک بابەتی گرنگی وەک مێژووی ئیسلامی و ئەوڕۆپی و مێژووی سەراتاکان و کۆنەکان و مێژووی گۆڕانکاریەکان و ڕووداوە گرنگەکان و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و گومانی مێژووی و شارستانی وڵاتان و چەندان بەرهەمی تر. بواری ژیاننامە، ژیاننامەی کەڵا پیاوانی مێژوو، ئەوانەی کە ڕێڕەوی مێژویان گۆڕی و ئەوانە وەرچەرخانی گرنگ لە ژیانیان ڕووی داوە و ئەوانشی کە بوونەتە هۆی زیندووکردنەوە و نوێکردنەوەی ئوممە و چەندان پاڵەوانی تری کۆن و نوێ. بواری زانستی کە ئەویش پێک دێ لە کۆمەڵێک بوار و تێژینەوەی ڕاست و دروست و باوەڕ پێکراو لە سەرجەم بوارە زانستیەکان وەک
کیمیایی و فیزیایی و زیندەوەرزانی و چەندان بابەتی تر. بواری شارستانی کە باس لە شارستانی کۆن و نوێ دەکات و بەرهەم و بەرووبووم و داهێنانەکانی شارستانیەتی ئیسلامی و گرنگی و گواستنەوەیان دەکەین لە گشت بوارەکاندا. بواری دەرونی کە بەدواداچوون بۆ نەخۆشیە دەرونیەکان و پێناساندنی بەشەکانی دەروونزانی و هاوتا لەگەڵ قورئان و فەرموودە و بەیەکەوە گرێدانیان و دیاریکردنی چارەسەریشیان. بواری ڕۆمان و بەسەرهات و چیڕۆ کە ئەمەش هەڵیان دەبژێرین کە لە ڕاستترین و باشترین ڕوودا و سەرچاوەیان گرتبێ دوور لە هەموو خەیاڵ و ئەفسانە و بابەتە ناڕاستیەکان. بواری زانیاری سەردەم لێکۆڵینەوە لە بابەتە سەردەمیەکان و باسی پێشکەوتن و تەکنەلۆژیا و ئامێرەکان و گۆڕانکاریە زانستیەکان و کۆمەڵێک بابەتی دانسقەی تر. بواری پەروەردەیی کە ئەمەش سەرجەم ئادابە کۆمەڵاتیەکان و پەروەردەکردنی کۆمەڵگە و پەروەردەکردنی منداڵان و پەروەردەکردنی گەنجان و پەروەردەکردنی ئافرەتان و ئامۆژگاری و بیرخستنەوە و ڕێنیشاندان و دەستگیری و ڕاستکردنەوە لە هەڵە و هاندان لەسەر چاکە و جوان مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک و دراوسێ و دەوروبەر و هەموو خەڵکی و چەندان بابەتی تر. بواری ئیمانی و بیر و باوەڕی وەکو بابەتەکانی یەکخواپەرستی و ئیعجازی زانستی و وەرامی گومانەکان و باسێکی کورتی هەموو ئاینە ئاسمانیەکان و پێناسەی سەرجەم تاقمەکان و بابەتەکانی شادکردنی ڕۆح و لە خزمەت قورئان و فەرموودە و نیشاندانی ڕێڕاست و دۆزینەوەی کۆمەڵێک حیکمەت. بواری هەمەجۆر کە ئەمەش لە کۆمەڵێک بابەتی دیبەیت و گفتوگۆ و فەلسەفە و کۆمەڵناسی و جوگرافی و ئافرەتان و ئابووری و پلە و پایەیان و ڕاستی زانستی و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و بابەتی جیهانی ئاژەڵ و ڕووەک و ناودەریا و زەریاکان و چەندان بابەت و بواری تر لە خۆ دەگرێ. بواری ئافرەتان ئەم بوارەش تایبەتە بە ئافرەتان کاروباریان و ئەرکەکانیان لە ئیسلامدا و ئەرک و مافەکانیان لە کۆمەڵگەدا جێپەنجیان لە مێژوودا و گرنگی و ڕۆڵیان لە هەڵگرتنی پەیامی ئیسلامدا و پاراستنی مافەکانیان و دیاریکردنی ئەرکەکانیان و لادانی گومانەکان لە سەریاندا و گەڕانەوەی ڕێز و شکۆ بۆیان. تێبینی ئەم بابەت و بوارانە سەرجەمیان لە سەرچاوە ڕاستیەکان و بەو پەڕی بەرپرسیارەتیەوە لە چوارچێوێکی ڕاستی و لە باگراوەندێکی ئیسلامیدا هەڵدەبژێرین ئینشاء الله. لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەردەوام دەبن لەگەڵ تازەگەری و نوێگەری و پێشکەوتن و شارەزابوون لە سەرجەم بوارەکانی خوێندنەوە و گەیشتن بەڕاستی و بەردەوامبوون لەسەر ڕێگەی ڕاست و دنیاش بە فراوانی خۆی دەبینی و پێش و پاشی خۆت دەزانی و تای تەرازووی چاکەکانیشت قورس دەکەی و تەرازوێکی ژیریت بۆ دروست دەبێ. کتێبخانەی دەنجی و ڕۆشنایی یەکەمین کتێبخانەی دەنجی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی.